بەهۆی بوومەلەرزەکەی بە توانایی 7.3 لەسەر پلەی ریشتر لە وەستانی کرماشان و شارەکانی دیکەی کوردستانی ئێران سەدان کەس گیانیان لەدەستداوە و هەزاران کەسیش بریندارن. هەروەها لە کوردستانی عێراقی ژمارەیەک لە خەڵک گیانیان لەدەستداوە، ژمارەیەکیش بریندارن. بە جۆرەی ئاژانسی هەواڵنێری ئیرنا لە ئێران تا ئێستا لە ئاکامی بوومەلەرزەی ڕۆژی یەکشەممە لە کوردستانی ئێران 341 کەس مردوون و دەوری 5953 کەسیش بریندارن. کاربەدەستانی خۆجێی گوتیان ژمارەی قوربانیەکان دەچێتە سەر لە دەمێکدا تیمەکانی فریاگوزاری لەو ناوچانە دەگەڕێن کە بوومەلەرزە لێداون. بوومەلەرزە لە چەندین ئوستانی ڕۆژاوای ئێران بە تایبەت شارەکانی کوردستانی ئێران هەستی پێکراوە، بەڵام هەرە شوێن کە زیانی گیانی و دارایی بەدوادا بووە ئوستانی کرماشان بووە لەسەر پێڵی زاو زیاتر لە 236 کەس گیانیان لەدەستداوە. ناوەندی بوومەلەرزەکە لە گول لە ناوچەی کرماشان بووە کە ناوچەیەکی شاخاویە. بوومەلەرزەکە لە کاتێکدا تۆ کە خەڵک خەوت بوون ئەو شوێنەی ماڵەکانیان زۆرتر لە قورساس کراوە. ئەو بوومەلەرزەیە بۆ تیمەکانی فریاگوزاری بە گرفت کرد کە خۆیان بگەێنە ناوچەکانی بوومەلەرزە لێدراو. زیانی هەرە زۆری ئەو بوومەلەرزەیە وە کرماشان قەسری شیرین و سەرپێڵی زاو کەوتووە. بە جۆرەی ئەو ئاژانسا خەڵک شارەکانی کرماشان و قەسری شیرین و شارەکانی تریان چۆل کردووە. بەرپرسی خاچی سوور لە ئێران گوتی زیاتر لە 7,000 کەس پێویستیان بە سەرپەنای تەنگەتاوی هەیە. هەروەها لانی کەم 14 وستان لە ئێران ئەو بوومەلەرزەیە کاریگەری خستوونە سەر و هەزاران کەس لە خەڵک لە کوردەکان هەم لە ئێران و لە عێراق بێکارە مامانەوە بۆ پارێزگاری لە خۆیان شەو لە شەقامەکان و لە پارکەکان لە هەوای ساردامانەوە. اسماعیل نەجار بەرپرسی ڕێکخراوی ڕێخستنی کاتی کارەساتی نیشتمانی گوتی هەندێک لە بریندارەکان ڕەنگ بێت لە شاری قەسری شیرین لە نێو خان و ڕووخاوەکاندا جێمابن. هەروەها بە پێهەواڵ لە نێوخۆی کوردستانی ئێران لە شارەکانی مەهاباد، پیرانشار، نەغەدە، شنۆ و ورمێ سەردەش بوومەلەرزاتوە، بەڵام وێ دەچێت زیانی گیانی و دارایی زۆری بەدوێوە نەبوو بێت. لە بەشی لای کوردستانی عێراق هەرە قورسایی بوومەلەرزەکە لە سەر شاری دەربەندی خانبۆ کە 75 کیلومتر لە خۆرهەڵاتی شاری سلێمانێ لە هەرمی کوردستان دوورە. تیمەکانی فریاگوزاری ڕۆژی دووشەمە بەنێو خان و ڕووخاوەکان لە دەربەندی خاندا دەگەڕان کە پێشتر بوومەلەرزەیەک بە توندی لەو مەڵبەندیدا لانی کەم 6 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 300 کەسیش زیانی گیانیان پێگەیوە. کاتێ بوومەلەرزەکە بوو خۆم و کەنجی قوڕێکم لە ژووری میوانە بوون، خۆم داڵاژاوم کەوتوم نەخۆشم، ئەوانی سەیر تەلەڤیزیۆنیانەکەن کەنجکەوتی دایە بوومەلەرزەی هەڵسیان وەختی هەڵسیان لە ژووری میوان بێنە مەدخەلەکە لە دواوە خانەکەمان هەموو ئەکەوتە خوار و تڵپەیات هاتنە مەدخەلەکەمان لێگیرە، هاتچۆن بوو مەدخەلەکەمان کردووە هاتی نەخوار و هات نەخوارۆ لە بان دەرەجەکە کەوتی نەخوار لێر کەوت نەخوار ئەو پایە کەوتە بان شانی خۆم و کەنجکەم کوڕەکە لە بەینمانە بوو. بەخوای گەورە گشتان وێسیان ئەو پایە ئاوا خوایە هاوارم کردە و خواگیانە. لە شاری پێنجوێن شوێنێک کە بوومەلەرزەکە بە توندی لەوێشی داوە ئەو مزگەوتی ڕووخان بەڵام زیانی گیانی بەدواو نەبوو. شەریفی باجوەر بەرپرسی ئەنجومەنی قەیرانی سەوزی چیە پشتڕاستی دەکاتەوە کە ناوچەکانی سەرپێڵی زەها و قەسری شیرین زیانێکی زۆریان پێگەیوە. لەواقع سەرپێڵ و قەسر شیرین و ئەزگەلە کە مەرکەزی نەکەیە زۆرترین تیاچوونی تیا بووە و هەروەها ئیسە خەڵک لەوێ بەڕاستی ینی مشخصە کە ئەویا نقطەی شپرزی و زۆرترین تەخریبی هالە و شوێنە. ناوبراو کە لە کاتی وتوێژەکەدا بەرەو ئەو ناوچانە دەچوو کە بوومەلەرزەری دراوە دەڵێت تا ئێستا وێ دەچێت کە یارمەتێکی ئەوتۆ بۆ ئەو ناوچانە نەکراوە. دانیشتوویەکی سەرپێڵی زاو بە ناوی ئەهورا سارزایی لە پەیوەندێکی بەشی کوردی دەنجی ئەمریکا باسی زیانی گیانی ئەو کارساتە دەکات. ماڵەوە کە خونە بودیم یهو زلزله اومد و در پل و با خاک تقریبا با روی یکسان کرده. ئێمە لە ماڵ بووین لە پەنارە بوومەلەرزە هات و سەرپۆلی زەهاوی ڕێکی عەرز کرد. نەخۆش و کوژاوێکی زۆرمان هەیە. دوێنە شەو تەواوی ڕێگاکان داخرابوون و ڕێگای هەواییش نەبوو. ئەوانەی کە بریندار بوون گیانیان لەدەستدا. خەڵک لە دەرەوە لەژێر چادردان. نە ئاو نە کارەبا نە گاز هیچ شتێک نییە. هەروەها ناوبراو دەڵێت حکوومەتی ناوەندی هەتا ئێستا یارمەتی بەوان نەکردووە. فعلا که هیچ کمکی نکرده. تا ئێستا کۆمەکی نەکردووە. بۆ خۆم لە تەلەڤیزیۆن دیتم 365 کەس گیانیان لەدەست داوە. زیاتر لە 1500 کەس بریندارن. دوێنێ لەسەر پێڵی زەها و خەڵک ئەوەندەیە زۆر مردن کە تەنانەت لە ساتخانەکانیش جێگا نەما بوو. تەرمەکانیان بەڕێز لە دەرەوە لە بلوار لە پیادەڕۆکان دانرا بوون. ئێرە دۆخێکی زۆر ناخۆشی هەیە. لێرە زیاتر خاچی سوور کارەکە لەگەڵ ئەرتەش.